سەبارەت بە بایکۆتی ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایان بۆ ئەوە چیتان هەیە؟ ئێمە لە دوێنێەوە تەریبەکانمان ئاگادار کردەوە بەڕێوەبەری پەروەردەکان و سەرپەرشتیارە بەڕێزەکان لە کاتی سەردانیانە بۆ قوتابخان و خوێندنگەکان ناوی ئەو مامۆستایانی کە پەیوەندیان نەکردووە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکە بینووسن بۆمان و بە کتابێک و ئێمە بە سەراحەت پێت بڵێم ئیتر ئەوە بە وەرزی یەکەمەوە توانم بڵێم دوومان زیاترە بایکۆت بووە و ئێمە تەحملێکی باشمان کردو لەگەڵیانە و ناشکرێ ئێمە قوتابیان و خوێندکارانی سنوورەکەمان ئیتر لەمە زیاتر ڕاستەکەم تەرخەمی هەیە لایەن حکوومەتەوە پارە لە کاتی خۆیان نەدراوە موچە نییە هەستیان پێکەین ئێمە ژۆکو ئەوانین قابلە ئەوان چۆن موچەکەیان کەمی کۆلەوانی ئێمە زیاتر کەمی کردبێ بەڵام ناشکری ئێمە نزیکەی 500,000 قوتابی خوێندکارمان هەیە ئەمانە ئەم ساڵخواانە خواستە بێ بەشکەین و بەڕاستی مێژوویەکی ئەتوانم بڵێم ناخۆش و ناشرین وەکو من کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیم بۆ مامۆستا بەڕێزەکان تۆمارکەین لە مۆزعە لەبەر ئەوە وردە وردە ئەبێ دەستکەین بە ئیجراعات هیچ نەبێ ئەگەر ئەمانە غیابیشیان نەی بەڕاستی ناکرێت دەوام نەکاو ئێمە ئەم موچەی کە کەم کراوەتۆ بێنێ لەبەر ئەو موچەیە لەو مامۆستایانە ئەبڕینین بە کۆمەڵێک پێداویستی و شتی بواری پەروەردە بەسیتترین شت دەگەر دیقەت بێ دوێنێ بەوەی ئەو کارە ساتە سروشتی شارباژێرەوە یەک دوو قوتابخانەمان زەرێکی زۆری پێگەیشتەوە ماڵی مامۆستا زەرری پێگەشتەوە هیچ نەبێ ئەوانە والیەکەین لەم بێپارەیە سوودی لێبین بۆ تاویزکردنەوەی ئەو